لەم تەعاملاتانەی ئاخیرا ئەو جۆرە لە پشگیری بۆ سوودانی نەماوە لە باشووری کوردستانی کەم پارتی دیموکراتی کوردستان پەیوەندی بە تێڕوانینەوە هەبوو بەرامبەر بە وڵاتانی دراوسێ پەیوەندی بە تێڕوانینەوە هەبوو لەسەر هەندێک جم و جوڵ کە لە ناو سلێمانی ماوەی ڕابردوو ڕوویدا بوو داواکارێکان و لە بۆچوونەکانە و ئەمە تقریبن بە تایبەتی زۆر چڕ کراوەتەوە لە پۆستی وەزارەتی ناوخۆیان ڕووداوەکانی لالەزاریش تەسیری هەبوو لەسەر ساردکردنەوەی پەیوەندیەکان نەک بەو مانایی کە پارتی پارێزەر بێ یانەوەی بەڵام ڕووداوێک بوو کە لەسەر سومعە و دەسەڵاتی هەرێمی کوردستان کەوت لە ئەنجامی لێدوانی هەڵەی کەسێک بارودۆخەکە کاندیدێک میمسینێک وەزعکەتێک بچێ بەم سەر و کۆمارەشەوە کە ئێستا لەسەر حکومە پۆستێک بووە بۆ ڕازیکردنی کۆمەڵی خەڵک و پۆستێک بۆ دەستکەوت تقریبا بە سروش پارتی حەزی لە پۆستی سەر و کۆماری عراقنی ئەگەر پارتی خۆشی ویستی هەبێ بۆی کە کەسێک من ناڵم لە ماڵباتی بارزان کەسێک بکە بە سەر و کۆمار بینیمان لە قیسەی کاگوشیارەچی بەسەرات بەسە بۆ نمونە ینی هەڵبژاردننی پێش و فەرقێکی زۆریان جیاوازێکی زۆر لە نێوان نەوەی نوێ و یەکێتی نەبوو ئێمە لە عێراق وەکو کوردستان جیران و هاوسین یان هاوسنوورین لەگەڵ ئەو مەناطقانی کە سوننە بەڕێزان خۆشەویستانم کاتتان باش لە هەرکوێکەن ساغ و سەلامت بن خۆشەویستان ئەزانن کە وردە وردەوە کەوتینەتە ناو بانگەشەی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق هەرێمی کوردستانیش لایەنەکان بە گۆڕوتینێکەوە ئەتوانین بڵین دەستیان کردووە بە بانگەشەی هەڵبژاردن هەرچەندە لە سەرەتایان بەڵام ئەبینرێت کە دەستیان بە بانگەشەی هەڵبژاردن کردووە ئەوەی کە جیاوازە ئەبینرێ لە ئێستادا بەراورد بە هەڵبژاردننی ساڵی ڕابردووی پەرلەمانی کوردستان لایەنە سیاسیەکان کەمێک نەرمترن لەو خیتابەی کە هەڵیان گرتووە لە دروشمەکان کە هەڵیان گرتووە دروشمی لایەنە سیاسیەکان لە هەڵبژاردن بۆ پەرلەمانی کوردستان ئەوە بوو کە لایەنێک دەیوت دەیڕوخێنین لایەنێک دەیوت ڕایان دەگرین لایەنێک دەیوت دایان وەستێنین بەڵام لەم هەڵبژاردنەیە جۆرێک نەرمی هەیە لە نێوان لایەنە سیاسیەکە بزانین ئەم دروشمانە پەیوەندی بە بابەتی گۆڕانکاری لە پەیوەندیەکانی هێزە سیاسیەکانە هەبووە یاخود نەخێر ئەم دروشمە پەیوەندی بە ئەنجومەنی نوێنەرانی عراقەوە هەیە بەگشتی چکە خۆتان نەزانن ئەم هەڵبژاردنە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عراقە نەک بۆ پەرلەمانی کوردستان لەگەڵ میوانەکان بەڕێز کاک ڕێبین عەبدوڕەحیم جەنابیان سپاسیانەکەین کە حزوریان هەبوو سپاس مامۆستا ڕێبین کە هاتی بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە مامۆستا ڕێبین سەرەتا پێم خۆشە ڕای جەنابەت بزانم لەسەر بابەتی چوونە ناو دەستپێکی بانگەشەی هەڵبژاردنەکانەوە ڕوئیای جەنابەت چییە لەسەر ئەم جۆرە لە بانگەشەی کە ئێستا هەیە سپاس بۆ جەنابەت سپاس بۆ دەرفەتە لە ڕاستیە مامۆستاوی کە با بڵێن وەکو جەنابەت سەرەتایە تازە دەست پێەکەین وە ڕەنگە لە هەفتەکانی ئایندا بڕێک گەرم و گوڕتری و زیاتر ببینین بەڵام هەندێک شت جیاوازی لەگەڵ هەڵبژاردننی ڕابردوو هەیە یەکێکانەوەی کە عەلاقەی بە گفتوگۆکانی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەیە بۆ پێکهێنانی کابینەی داهەموە لە چەند ڕۆژی ڕابردووە دووسێ کۆبوونەوەمان لەسەر ئاستی لووتکە و لەسەر ئاستی مەکتەبی سیاسی لە نێوان هەردوو حیزب بینی ڕەنگە ویستێکە بێ بۆی تەحەفوز بەم ڕێکۆتنانەوە بکرێەوە جۆرێک کەش دروست نەکرێ کە ڕەوتی کۆبوونەوەکان تێک بداوە بابەتی پێکهێنانی کابینەی خاو بکاتەوە ئەوە خاڵێکیان خاڵێکی تر کە من پێم وایە جۆرێک با بڵێن تێگەشتنی حیزبە سیاسیەکان و تێگەشتنی کۆمەڵگاش تا ڕادەیەک بۆ هەڵبژاردننی کوردستان جیاوازە لەگەڵ هەڵبژاردنەکانی کە پەیوەندی بە عێراقەوە هەیە کە ئەوەی کە پەیوەندی بە عێراقەوە هەیە جۆرێک نەرمتری هەمیشە تێدا هەبووەوە ئەسڵی شوایە کە هەموو هێزە سیاسیەکان لە جیاتیەوەی لە باشووری کوردستان ڕووی دەمیان لە یەکتر بێ دەبێ ڕووی خیتاب و گفتوگۆیان ڕوو لە بەغدا بێ کە پێم وا بێ ئەگەر ڕوو لە بەغدا بوو
کەمترین بەریەکەوتن و گرژی دروست دەبێت لە نێوانی یەکتراوە بەڵکو ئەمە هۆکارێکیش بێ بەوەی کە نەچینەوە ناو ئەو بارودۆخەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دروستی کردبوو کە بارودۆخێکی تا ڕادەیەکتوند بوو وەک جەنابەت وتت دەیوت دەیوەستێنم دەیڕوخێنم ئەوە بەرامبەریش دەیگوت ناتوانن بەهەرحاڵ ئەو شتانەی کە لە چواردەوری کە لە هەرێمی چواردەوری هەرێمی کوردستانی شەگوزەرەوە بۆنی ئەو گۆڕانکاری و پێشاتانشکەیکە هی ئەوە نییە پارتی ویکێتی لەمە دوورکەوت زیاتر لە یەکتر دوور بکەونەوە هی ئەوەیە کە کابینەکە پێک بێنرێەوە ئەم هەڵبژاردنە بێتە هەنگاوێک بۆی کە دوایی دەرچوونی نەتایجەکانیش پێکەوە کورد ئەگەر کوردیش نەبێ بە تایبەت پارتی ویکێتی پێکەوە بە یەکەوە گفتوگۆ لەگەڵ هەر لایەنێکی براوی سیاسی هەڵبژاردنەکان بکەن لە ئایندە بەو پێی کە جەنابتان لە وەکو چاودێرێکی سیاسی کارەکەن و بە دوواداچوونی سیاسیتان هەیە گفتوگۆکان ئەوەی کە ئێمە نایبیستین و جەنابتان ئەیبیستن یا بەرگوێتان کەوتووە یا شیکارتان بۆی هەیە گفتوگۆکانی نێوانی یەکێتی و پارتی بەکوێ گەیشتووە خۆی لە ڕاستیە بارگرژیمان بۆ پێکهێنانی کابینەی نوێڵم جەناب تزانی کە هەڵبژاردنەکان دۆخەکەی ئاڵۆز کرد دوای دۆخی هەڵبژاردنەکان جۆرێک لە کۆبوونەوە هەبوو زۆر نەتایجی نەبوو و تقریباً جۆرێک لە چەقبەستووی لە نێوانی پارتی ویکێتی هەبوو و زۆر پەیوەندی بە دابەشکردنی پۆستیشەوە نەبوو پەیوەندی بە ڕوئیا و تێڕوانینەوە هەبوو بۆ بابەتەکان لە ماوەی پێشوو هەندێک بەرەو پێشوون هەبووە لە نێوانی پارتی ویکێتی زۆرتر ئەوەی کە ینی تا ئێستا قسەی لەسرە کرێت لە ڕاستیدا چەند ڕۆژێکە میدیا بەتایبەت و دیاریشانی لە ناو گفتوگۆکانی شەندێک معلوماتێ یانێک کە قسە هاتوۆتە سەردا بەشکردنی پۆستەکان جۆرێک لە جیاوازی هەیە لە داواکارێکان و لە بۆچوونەکانە و ئەمە تقریبا بە تایبەتیش زۆر چڕ کراوەتەوە لە پۆستی وەزارەتی ناوخۆیە ئەمە بەڕوونی بڵێ بەڕێز مامۆستا ڕێبین یعنی لە ڕابردووە کە پارتی وێکێتی نەگەیشتە بوونە جۆرێک لە ڕێکەوتن پەیوەندی بە دابەشکاری پۆستەکانەوە نەبوو پەیوەندی بە تێڕوانینەوە هەبوو بەرامبەر بە بەغدا پەیوەندی بە تێڕوانینەوە هەبوو بەرامبەر بە وڵاتانی دراوسێ پەیوەندی بە تێڕوانینەوە هەبوو لەسەر هەندێک جم و جوڵ کە لە ناو سلێمانی ماوەی ڕابردوو ڕوویدا بوو و ڕاستی ڕووداوەکانی لالەزاریش تەسیری هەبوو لەسەر ساردکردنەوەی پەیوەندیەکان نەک بەو مانایی کە پارتی پارێزەر بێ یانەوەی بەڵام ڕووداوێک بوو کە لەسەر سومعە و دەسەڵاتی هەرێمی کوردستان کەوت و ڕووداوێکی نەخوازرا بوو بەڕاستی ئەمانە با بڵێن هۆکار بوون بۆی جۆرێک لەین هەبێ بەڵام دوای کۆمەڵێک دەست پێشخەری و دوای کۆمەڵێک لە کۆبوونەوەی دوور لە چاوی میدیاکان لەسەر ئاسی لووتکە نایانی وەکو ئامادەسازی بۆ دیداری لووتکە ئەوانە تەسیریان هەبوو کاریگەریان هەبوو و ئێستا تقریبا هەنگاوی باش کاڵم هەنگاوی باشیانی تێڕوانینەکان نزیکراونەتەوەی لێ بە تایبەت بەرامبەر بە بەغدا بە تایبەت بە مامەڵەکردن لەگەڵ بەغدا بە تایبەت ئەو پێشێلکارانی کە بەغدا بەرامبەر بە مافەکانی هەرێمێتی و لە ئێستشەوە ئامادەکردن و خۆ ئامادەسازی بۆ دوای هەڵبژاردنەکان بۆی کورد وەکوتم لانی کەمێکێتی و پارتی بەهێزەوە گفتوگۆ لەگەڵ هەر لایەنێکی سیاسی بکەن و لە جیاتی ئەوەم دەستی کە بە مافەکانی کورد دەکرێت و بڕە موچەیەک دووسێ مانگجارێ بۆ نێرێ وکوترێ بودجێ بێت و کۆمەڵێک شتی ترکە لەگەڵ بەغدا هەیە من هیوام وایە کە لە نزیک بوونەوەی وادەی کۆتاییش نەفەسی هەڵبژاردنەکان هەر نەرم بێوە لە ڕاستیە من داواشەکەم کە هەموو هێز و لایەنە سیاسیەکان لە ڕاستیە ئێستا پێویستە ڕوویان لە بەغدا بێ گفتوگۆ لەگەڵ بەغدایە قسە لەگەڵ بەغداسیەوە کەین بەڵام بۆ ئەوەی بابەتی حکوومەت گفتوگۆ بکەین پێکهێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک ڕێبین تەسەورەکەی پێکهێنانی کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان وەکو جۆرێک یەکێتی و پارتی لە مژدە ڕای بگەێنن پێش
بژاردنەکانی ئەنجومەی نوێنەرانی عێراق؟ والله بڕێک زەحمەتە ماوەسا ئیسماعیل، ینی ئینسان بەوەی کە هەندێک واقع بین بێ بڕێک زەحمەتە، چونکە هەردوو لا زۆر مەشغوڵە بن بەم مانگە بە هەڵبژاردنەوە و بە تاکید هەردوو لایەن میحوەر بەندیانە بێەوە میمسین و سەرکردایەتی هەردوو لایەندا بەشە بن بەسەر منطقەکانە بۆ بابەتی هەڵبژاردن. و وەکوتیشم ینی کە هاتووەتە سەر دابشکردنی پۆستەکان بڕێک گڕێگۆڵە دروست بوو کە مانای ئەو نیە چارەسەر نەکرێت. باسیەوە کرا کە یەکێتی داوای سەرۆکی هەرێمەکە داوای وەزیری ناوخۆوەکە ئەمە چەند ڕاستە لە خۆی هەندێک شت هەیە کە ئیسماعیلۆک و عورفی لێ هاتووە. ئێستا بۆ نمونە لە لوبنان دابشکردنی پۆستی سەرۆک کۆمار و سەرۆکی پەرلەمان و سەرۆکی حکوومەت بەبێ ئەوەی لە دەستوریان بە یاساداری کرابێ دیارە سەرۆک کۆمار بۆ مەسیحەکان و سەرۆک وەزیران ئەوە ینی لێرەش عورفێک و بەتایبەت ئەوە بەرمەبنای ئەو ڕێکەوتنە استراتیژیەیەک هەبوو کە لە نێوانی پارتی وەکێتی هەبوو. سەرۆک کۆمار بۆ یەکێتی بوو، سەرۆکی هەرێم بۆ پارتی بوو. و دواتریش ئەو پۆستەکانی تر ئەوە ئەکەوێتە سەر ژمارە ئەو کورسیانێکی هێز و لایەنە سیاسەکانی هێن. باشە، بەڵام هیچ ئاڵوگۆڕێک نییە ئەوەی تۆ بیست بێتە هیچ تام لە حەزە ناوە کە سەرۆک کۆمار بۆ پارتی بێت ئەبەدەن، چونکە ئێستا ینی تقریبا بە سروش پارتی حەزی لە پۆستی سەرۆک کۆماری عێراق نییە. بەڵێ باش ناوەڵ من پێم وایە کە ینی هەروەکو قەزیەش وەکو بیر و باوەڕیش ئەومانە ئەوە نییە کە پارتی دژی عێراق و ئەوانە، بەڵام تقریبا وەکو قەزیە بە درێژایی تاریخی پارتی وەکو حیزب و بە درێژایی تاریخی ماڵی بارزانیش ینی قەزیە نەبوو مەسەلەی پۆست لە عێراق. بەڵێ باش، دێنە سەر بابەتی بانگەشەی هەڵبژاردنەکان، نەرمی نواندنی بابەتی هەڵبژاردننی بانگەشەی هەڵبژاردننی ئێستا پەیوەندی بەم جۆرە لە نزیکبوونەوەی یەکێتی و پارتیەوە هەیە یاخود پەیوەندی بۆ هەیە ئەمان دەبێ خیتابیان ڕوو لە بەغدا بێت؟ وڵا کاک ئیسماعیل لە ڕاستیە من پێم وایە هەردووکی، ینی ئێستا ئەو یەک دوو دیاری کە لەو ڕۆژانی ڕابردوبینێ من بەڕاستی شتی گرنگ بوون. تۆ لە چاقبەستنێکەوە کە هەرکەس لە ماڵی خۆیەوە گفت وەکەڵێ لێدوانیە داهاتوتە سەرەوەی کە دوو بە دوو هەردوو سەرۆکی حیزب و جەنابی سەرۆک و لەگەڵ کاک بافڵ تقریبا زیاد لە کاتژمێرە کۆبوونەوە هەبووە و دواتر کۆبوونەوەی میمسین هەبوو. ئەمانە من پێم وایە هەردووکیان تا ئەم چرکە ساتە کە قسەکەن ئەیانەوێ احتیفاظی پێوە بکەن و لە ڕاستیە ینی ئەمە پەیوەندی بە ئەوەشەوە هەیە کە گفت ئەگەر ئینسان سیاسیانە بڕێک ینی بیر بکاتەوە تۆ لێرە بۆ لولەی بینت لەیەک بێ ینی ئینتیخاباتت لەیەک بێ بابەتەکە پەیوەندی بە عێراقەوە هەیە، پەیوەندی بە سندنی مافی کوردەوە لە بەغا هەیە، پەیوەندی بە پارێزگاریکردنی لەو مافانە هەیە کە کورد لە بەغا هەیەتی. بۆیە من پێم وایە کە هەرچەندە ینی نزیک بووینەوە لە هەفتەکانی کۆتایی ڕەنگە هەندێک گەرم و گوڕتر بێ و یان ڕەنگە لە ئەنجامی لێدوانی هەڵەی کەسێک بارودۆخەکە کاندیدێک میمسینێک وەزعەکە تێک بچێ، بەڵام تەمەناکەین کە بارودۆخەکە هێور بێت، چونکە لە ڕاستیە تا ئێسش دەرونی خەڵک ماندووە لەسەر بابەتی موچە و وەزع و ژیان و گوزەران و ئەوان. تەبایی نێوان یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستان چەند گرنگە کە لە بەغداد بۆ داواکانی مافی کورد لە یا هاوڵاتیانی کورد لە باشووری کوردستان؟ کاک ئیسماعیل لە کۆنگرەی ئامادەکاری بۆ ڕوخاندنی ڕژەمی بەعەز لە لەندەن و لە سەلاحەدین هەتا کەوتنی ڕژەم و هەتا نووسینەوەی دەستور هەتا وەکو کۆچی دوایی مام جەلالیش پێمان ئەڵێ کورد تا ئەو شوێنەی یەکدەنگ بووە و یەکگرتوو بووە لە داواکردنی مافەکانی و بۆ تاریخیش بگەڕێنەوە، ینی بڕۆرەوە بۆ مێژوو لە هەرکوێ ئێمە یەکڕیز بوو بین زۆرترین دەستکەوتمان بەدەستێناوە، بینیشمان بە تاک حیزبی هەموو هێزەکان چون خۆیان تاقی کردەوە ئەو دەستکەوتیان بەدەست نێنا کە لە تەبایی و لە برایەتیان بەدەستێنرا. بۆیە بە تاکید ینی باشترین شتێک کە هەموو هێزە کوردستانەکان و ئەگەر نەشکرا هەموو لانی کەم پارتی وەکێتی بە یەکگرتووی بە یەک وەفت بچنە بەغدا بۆ گفتوگۆکردن لەگەڵ هەر لایەنێکی براوە کە دەبێتە لایەنی براوە و جام سوودانیە یان وەکتەوترێ مالیکیە، چونکە جەناب تەزانی ئێستا ناوکۆکێکی قوڵ و گەورەش لە نێو ماڵی شیعەکان لە عێراق هەیە
من هیوادارم سیاسیەکانی ئێمە بتوان ئەو دەرفەتە بقۆزنەوە بۆی زۆرترین مافی کورد لەو منافەسێکە لە نێوان ئێوانە هەیە وەربگری. ئاماژە بەوە بکەیت کە لە دوای خۆشت ئاماژەت پێکرد کە لە دوای هەتا کۆچی دوایی بەڕێز مام جەلال تا ڕادەیەکی باش کورد یەکدەنگ بووە. ئایا لە دوای کۆچی دوایی مام جەلال لە ناوەندی بەغداد لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق لەو وەفدانی کە تەشکیل بوون ڕۆشتون پارتی وێکێتی جیا ڕۆشتون ماڵماڵێنیان کردووە خێتابیان جیا بووە؟ کاک ئیسماعیل جەنابەت هەمومان بینیمان یانی یەک دوو گەڕی دانانی سەرۆک کۆماری عێراق بینیمان منافەسەکە چۆچی قۆناغێک و بابەتەکە پەیوەندی بە هەندێک شتەوە هەیە کە پەیوەندی بە وڵاتانی دەرەوەی عێراقیش هەیە بە وڵاتانی ئیقلیمەوە هەیە و دیارە کە ئەگەر پارتی خۆشی ویستی هەبێ بۆی کە کەسێک من ناڵم لە ماڵباتی بارزان کەسێک بکە بە سەرۆک کۆمار بینیمان لە قیسەی کاگوشیارە چی بەسەرهات وەنە و عێراقیەکان نین بەتەنهاوەکەن و لە دەرەوەی عێراقیش لە دەرەوەی عێراق پۆستە سیادیەکان یەکلای یەکرێنەوە کاریگەری ئێران کۆماری ئیسلامی ئێران زۆر لەسەر ساحەکەیە بەم چرکە ساتە شەوکە قسەکەین و لە زۆر وێزگە ئەسڵەن نێوماڵی شیعە خەریکی بەریەکەوتنی گەورە بوون کە کۆماری ئیسلامی ئێران یەکی خستوونەتەوە و ئەوە تەئسیری پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەو سەر ئەو خەتەی کە پێوترێ پانێرانیزم و ئەوەی کە خەونی کۆماری ئیسلامی ئێران بوو بە هیلالی شیعیەوانەوە تا ینی جەناب تەزانی مەحسوبە لەسەر ئەوە بە کاریگەری هەبوو و پارتی وێکێتی بەجیاش لە بەغدا بوون گفتوگۆیان کرد و بینیمان کە نەتیجەکان بە چی شێوەیەک شکانەوە. من بڕوام وایە ئەوەی کە پارتی کردی کاردانەوە بوو نەکار بوو ئەو بەرگریکردن نییە لە پارتی بەو مانەیە کە ئێمە سەرۆک کۆمار هەتا ئەم چرکە ساتەکە قسەکەین وەکوی کە دەستور بۆی داناوە کە پارێزەری مافەکانی پێکاتەکان و خەڵکی عێراق بێ بەم سەرۆک کۆمارەشەوە کە ئێستا لەسەر حکومە پۆستێک بووە بۆ ڕازیکردنی کۆمەڵی خەڵک و پۆستێک بووە بۆ دەستکەوت بۆ هێزێکی سیاسی دیاریکراوە بە هەموو تەمەنی سەرۆک کۆمارەکانی عێراق مام جەلال خۆی پیاوێکی سیاسی بوو تەعاملی لەگەڵ هێزە سیاسیەکانی تری عێراق و ئەوانە بووە و کاتەش عێراقێکی تازە بووە ئەم عێراقی ئێستا نەبوو و سیاسیەکانی عێراقم تێگەشتانیان نەبوو ئەم نەزعایی گەڕانەوە بۆ دەوڵەتی مەرکەزیەت و دروستکردنی دەسەڵاتێکی مەرکەزی پانشیعیزمی ئەوە تا ڕادەیە کاڵتر بوو لە ئێستا بەڵام ئەمانی تر ینی بچۆرەوە بۆ جنابی کاک دکتۆر بەرهام بچۆرەوە بۆ جنابی کاک دکتۆر فواد ماسوومەوانە من حەزەکەم یانی یادداشتەکانی خۆیانیان نووسیوە بۆمان بژمێرن و دەستکەوتانە چیە بۆ هەرێمی کوردی ئەو خەڵک بینیوێت ینی بەڕاستی ئەوەندە دڵی نەتەوە و لایەنەکانی دیکە و ئاینزاکانی دیکەیان ڕازی کردووە ئەوەندە لە خەم و بەرژەوەندی هەرێمی کوردستانە نەبوون خەڵکی هەرێمی کوردستانە نەبوون کاک ئیسماعیل تۆ لەوە گەڕە 16 ئۆکتۆبەر چیرۆکەکەی کێ دروستی کردو و چۆنەوە با نەچینا بەڵام لە 16 ئۆکتۆبەرە هێزی عێراقی لە خورمات و لە دووس خورمات و لە تازە خورماتوش جینۆسایدی ئەنجام داوە کوشتن سووتاندن تەعاداکردن و ئیلی ئاخری سەرۆک کۆماری ئەو کاتەی عێراق تەنیا یەک بەیاننامەی لەسەرەمەنیە یەک قسەی لەسەری نەبووە لە کاتێکدا ئەگەر سەرۆک کۆماری عێراق بەیاننامەیەکی فەرمی هەبوایە و نامەیەکی بۆ ئەنجومەنی ئاسایش بۆ نەتۆ یەکگرتوەکان بناردایە ڕەنگە کاردانەوەی کۆمەڵگەی دەولی بە جۆرێکی تر بووە لە تەعامل بەڵام ئەو کاتە ژواب بزانم سوپاس سالار هەر کورد بوو سوپاس سالار پیاوێکی ئەمر پێکراوی سەربازیە کە ئەمری سەربازی جێبەجێەکە بەڵام سەرۆک کۆماری عێراق حامی و پارێزەری دەستورە بۆ دەبێت بەرگری بکات لە هەموو مافی هەموو پێکاتەکانی عێراق من لەوە تێیەکەمەوە نابێت سەرۆک کۆمار تەنها خەریکیەوە بێ بەڵام عەلەلاقەل تۆ لە ڕۆژگارێکی ڕەشی ئاوا دەنی ئەبێ بێت بەرگری بکەیت لەمە کاکە هەوا دابنی ئەوانە تورکمانن بە هەر کوردیشین وانە بەس خۆتۆ بێ حامی ئەوانەشبی پارێزەری ئەوانەشبی بە کورت و مختصر ینی بۆی لەو وینە بچینە دەرەوە سەرۆک کۆماری عێراق لە ڕێکەوتنی پارتی وێکێتی وەکو جۆرێک لە عورفی لاتووە بۆ برادرانی یەکێتی باش
و سەرۆکی هەرێمی کوردستان بالمقابل بۆ پارتیە و ئەوەی کە ئەمێنێتەوە لە کوردستان پۆستی سەرۆک وەزیران و پۆستی سەرۆکی پەرلەمانە. سەرۆکی وەزیران عادەتەن لیستی براوەی زۆری نەیە بەڵێ و سەرۆکی پەرلەمانیش بۆ لیستی دووەمە. ئەمانە من پێم وایە ینی حتا ڕووی ئەمە بۆ پارتی بۆ یەکێتیش لە هەندێک لە مافەکانی خۆشیان خۆش بن بۆی کە بگەنە نەتائیجێک و بگەنە پێکێنانی کابینە کەشتێکی خراپ. بەڵێ باش. ئەو قسەیە تا چەند ڕاستەکە باس لەوە کرێ پارتی بەنیاز بووە کە کوتلەیەک دروست بکات لەگەڵ هەندێک لایەنی عەرەبی سونی و بەڕێز کاک مەسعود بێتە سەرۆکی ئەو قایمەیە بە تایبەتی لە ناوچەکانی مووسڵ و دیالە و سەلاحەدین و کەرکووک. وڵا جارێ هەروەم بۆی کە ئەوە معلومەیە پێدەڵێ مطلقاً ئەوە ڕاست نییە، بەڵام دوو شتێ ئێمە لە عێراق وەکو کوردستان جیران و هاوسین یان هاوسنوورین لەگەڵ ئەو مەناطقانی کە سونەن و لە 2014 کە داعش هات جەناب دەزانی خەڵکی سونە خاکی سونە سیمبولێتی سونە مێژوو توراسی سونە زیانی پێگەشت و لەو کاتە شەرێمی کوردستان باوەشی کردەوە بۆ خەڵقی کە هات و ئەمە تەعاتوفێکی دروست کردووە کە سونەی عێراقی جۆرێک لە تەعاتوفی بۆ جەنابی سەرۆک بارزانی هەیە لەوەی کە دەرگای کوردستانی بۆ کردنەوە لەو ڕۆژگارە ڕەشەوە بینیمان خەمس خەنجەر خۆی گێڕایەوە کە بە سەدان هەزار عەرەبی سونە ڕوویان لە بەغدا کردبوو دەرگایان لەسەردا خراببوو لە دواشەوە داعش لە دوایان بوو لە پێشیشەوە حەزبی شعبی بەری لێگرتبوون و جەنابی سەرۆک ئەمری کردبوو کە دەرگای کوردستانیان بەڕواوەڵا بکرێەوە بینیمان ینی هەرێمی کوردستان میوانداری بە ئاوارەی عێراق و سووریشەوە نزیکی 30 ملیۆن کەس کرد کە نزیک بوو لە نیوەی دانیشتوانی هەرێمی کوردستان. بۆیە ئەم تەعاتوفە هەبووەوە بەڕاستی بەڵام هیچ جۆرە لیست و قائیمەیەک لە دەرەوەی هێزە کوردستانیەکان پارتی دموکراتی کوردستان نەبەشدار دەکا و نەپێکیشی دێنێ بۆم هەڵبژاردنە بۆ هیچ هەڵبژاردنێکی تریش ئەبەدەن و ئەسڵەن هەندێک مبادرە هەبوو کە پارتی وێکێتی بەیەکەوە بە یەک لیزا ئەگەر بەرسەم شتیوە هەبووە کە پارتی وێکێتی پێکەوە هەوڵەکە بوو هەوڵەکە سەری نەگەر لەسەر دەبەر بە کۆمەڵێک هەتا دواتر هەوڵەکە داوای ئەوە کرا کە پارتی وێکێتی لە منتیقەی ئەوەی کە عێراق پێوترێت جێناکۆکو ئێمەیان دەڵێن داوچەکانی دەرەوەی ئیدارەی کوردستان لەوێ بە یەک لیزا بەزن ئەوەش لەبەر هەندێک هۆکار و ئیعتیباراتی ڕەنگە بڵێم تەنزیمی و ڕێخستنی هەردوو لە منتیقەکان لەوەش نەگەشتن ڕێکەوتن. عفو هۆکارەکان چی بوو کە نەگەشتنە ڕێکەوتن؟ هەندێک هۆکاری تەنزیمی هەبوو و ئەم بۆ دەرەوەی ناوچە بەڵێ بۆ ناو هەرێمی کوردستان هەر باسی لێ نەکراوە بۆ پەرلەمانی کوردستان نا بەڵام بۆی لەسەر ئاستی هەموو هەرێم بێ گفتوگویەکە بوو بەڵام نەتایجی نەبوو نەتایجی نەبوو. ئێستا لە چ قۆناغێکایە بابەتی بانگەشەی هەڵبژاردن پێت وایە هەرێمی کوردستان ڕێژەیەکی باش ئەتوانێ ینی لایەنە سیاسیەکان ئەتوانن ڕێژەیەکی باش خەڵک ببەنە سەر سندوقەکانی دەنگدان یا قەنەعەت بە خەڵک بکەن چکە خۆمان نزانین لە ماوەکانی ڕابردووە یەکێک لەو ئیرادانی کە ئەگیرا لە بابەتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە کەمی ڕێژەی بەشداری بوون بوو لە دەنگداندا. پێشبینی جەنابەت چییە بۆ ئەم جارە؟ لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە ڕێژەی بەشداری بە حکمی ئەو منافەسە شەدیدەی کە هەبوو زۆر بوو بەڵام وەکو عادەتێک تقریبەن وای لێ هاتووە کە جۆرێک هەر هاوڵاتیانیش بەشداریکردنیان لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کەمە. ئەمە ینی جۆرێک فەرقێکی هەیە لەگەڵ پەرلەمانی کوردستان ئەوە یەک دوو ئەکەوێتە سەر چەند هەفتەی کۆتایی هەڵمەتەکە و هەموو هێزێکی شەوڵەدا کە زۆرترین خەڵکی خۆی بێنێ بۆ دەنگدان چونکە عادەتەن جەناب دەزانی لیستەکە کراوەیەوە کاندیدیش لە ناو مەوزوعەکە تەنیا حیزب نییە ئەو هەموو کاندیدەش تاسیریان لەسەر هێنانی خەڵک بۆ سەر سندوقەکانی دەنگدان هەیە. من بڕوام وایە ناگاتە ئاستی پەرلەمانی کوردستان بەڵام ڕێژەی بەشداری بەڵام ڕەنگە لە هەڵبژاردننی پێشووتری ئەنجومەنی نوێنەرانی عێراق باشتر بێت. تەسەورەکەم ئەمە لە دنیا شاواش بێ کە هەموو هێزێک
منطقەیەکی خۆی هەیە، پێگەیەکی خۆی هەیە بۆ بابەتی دەنگدان و وەمە پێوتێ مرکزی فڵان حزب. ئەمە تا چەند بۆ کوردستان ڕاستە؟ ئایا ئەمە یەکلا بووتەوە کە مەسەرەن سنووری بازنەی سلێمانی بۆ یەکێتیە، سنووری بازنەی هەولێر بۆ پارتیە؟ طبعا ئەو شتێکی غەریب نییە، جەنابەت حتمما متابعەکەی هەتا لە هەڵبژاردنەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەندێک ویلایەت یەکلایی بۆتەوە بۆ کۆمارەکان، هەندێک ویلایەت یەکلایی بۆتەوە بۆ دیموکراتەکان. لە هەرێمی کوردستانیش جۆرێک لەو جوگرافیەدا بەشکراوە هەیە، بەڵام ئەوە بەو مانە نییە کە گۆڕانکاری تا ڕوونادا. بۆ نمونە لە ساڵی 2009 بزوتنەوەی گۆڕان توانی 25 کورسی لە کوردستان بێنە کە زۆرینی هەرە زۆری ئێرە بوو، ینی ڕەنگە بەڵێم لەو 25 22 سنووری سلێمانی و ڕاپەڕین و گەرمیان و هەڵەبجەوانە بوو. بەڵام لە ڕاستیداوە ڕاستیە کە ئێستا بۆ نمونە ینی هەڵبژاردننی پێش و فەرقێکی زۆریان جیاوازێکی زۆر لە نێوان نەوەی نوێ و یەکێتی نەبوو. نوێنەرانی عراق. بەڵێ بەڵام هەڵبژاردن بۆ هەڵبژاردنەی گۆڕێ هاوکێشەکان شتە گۆڕن، ڕەنگە ئێستا شت گۆڕابێ بابەتی ڕووداوەکانی لالەزار بۆی بابەتی ئەوەی کە سەرۆکی حزبێکی تر شاسوەر عەبدولواحیدە لە سجنایە، ڕەنگە هەیە ئەمە جۆرێک وا تام لە حەزەیە وا نیشان بدرێت بەهێز بشکێتەوە بۆ یەکێتی، بەڵام ڕەنگە پێچەوانەکەشی بێ، ڕەنگە دەنگدەرانی ئەو دوو هێزەیان دەنگدەرانی ئەوەی پێوتر لە ڕەساسی خۆڵەمێشی لە بینی هەر خلایەنەکانان بە جۆرێکی تر بچن بۆ دەنگدان و بەشداری بکەن وە بەو جۆرە نەبێت کە یەکێتی خواستێتی. ئەمە بۆ دابشکردنی مەنتیقەکانی شیرینی هەیە، بێگومان پارتی هێز و قووەتی سەرەکی لە دهۆک و هەولێرە و لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی ڕابردووی عێراق و لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە هەردوو پارێزگاکە زۆرترین کورسی، ینی بە جیاوازیکی زۆر لەگەڵ هێزی دۆمایە و پارتی لە ئەوەی پێوترێت دەشتی مووسڵ تێتەوە بەرەو باشیقەوە ئەوانە منتیقی شنگال و ئەوانە پارتی لەوێش قورسایەکی بەتایبەت بۆ ڕۆژارتەکانی ئەنجومەنی. بەڵام با کاک ڕێبینەوە بپرسین بۆچی پارتی لە ناو سنتەری شاری هەولێر، ئەوەی کە پێوتێ سنتەری شاری هەولێر، ئەو قورسایی نییە کە لە دهۆکەیەتی؟ دووسێ شت تاسیراتی هەیە، ئەوەی کە هەولێر پایتەختە، جەناب دەزانی هەموو هێزێک زیاتر لەوێ ئینە قورسایی خۆیەوە کە ئەوە یەک دوو مێژووی با بڵین بارزان و بنەماڵەی بارزان و وەکو ڕێباز و دواتریش پارتی زۆر جەناب دەزانی چاوگەکە لێەوە دەست پێەکە، ئەوە بە درێژایی تاریخ خەڵکێکی زۆری ئەو منتیقە شەهیدێکی زۆر بنەماڵی گەورەی زۆر لەو منتیقەوە ئەو شتە تقریبان ئێستا بۆ هەولێریش خەریکە وەکو جاران نامێنێ. پارتی ڕەنگە پێشووتر وا بوو بێ، بەڵام ئەوە دوو ئینتیخاباتە تقریبا معادلە پێچەوانە بۆتەوە، پارتی بە جیاوازیکی زۆر وەکو کورد دەڵێ یەکاو یەک و زیاتریش لەگەڵ هێزی دووەم فەرقی لە هەولێر هەیە. بۆ پەرلەمانی کوردستانی شوا بوو، بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق پێشووتر وا بوو. ئەگیناخۆ لە ڕووی خەدەمات و خزمەتگوزاریەوە ڕەنگە ئەوەی بۆ هەولێر کراوە بۆ هیچ پارێزگایەکی دیکە نەکرابێەوە، جەنابیش دەزانیەوە جۆرەکە لە دەستکەوت بۆ حیزبی حکومڕان لە هەولێر. کاک ڕێبین پێم خۆشە پێشبینی جەنابەت بزانم لە ئەم دەستپێکی هەڵبژاردنەیە، پێشبینی جەنابەت چییە بۆ ئێستا سەرۆکی دوو حزب لە شاری سلێمانی لە زیندانان بە هەر تۆمەتێکە بێ، ئەمە باسی تۆمەتەکە ناکەین، پێشبینی جەنابەت چییە؟ ئەم دوو حیزبە هەردوو سەرۆکەکەیان لە سژنایە، سەرۆکەکانیان لە سژنایە، پێشبینیەکەی ئەم دوو حیزبە بپووکێنەوە یاخۆ وەکو جەنابەت وتت پێچەوانەکەی ڕاست بێت؟ وڵا هەردوو احتیمالەکە هەیە، بەڵام من بڕوام وایە کە من ناڵێم پووکانەوەی تەواو، بەڵام بچووک بوونەوە هەیە، چونکە عادەتەن سروشتی کۆمەلگا وایە کە جۆرێک لەگەڵ دەسەڵاتایە، جۆرێک لەگەڵ دەسەڵاتی ئەوە ینی تۆ ببینە لە عێراق و هەرێمی کوردستان و ڕۆژەڵاتی ناوەڕاستی زۆرینەی هەرە زۆری سەرۆکی ئەو حیزبانی کە
فوتیان کردویان لا نەماون هێزەکانیان بەرەو ئەگەر تەواو لە ناویش نەچوو بن بەرەو پوکانەوە چووە. بۆیە من بڕوام وایە کە هەردوو ئەگەرەکە هەیە بەڵام ڕەنگە ئەگەری زاڵەوە بێ کە مەرج نییە ئەمە ببێتە هۆکارێک بۆ تۆڵەکردنەوە لە یەکێتی و سلێمانیشە جەناب دەزانی ساحەکە بۆ هیچ کەسێک ئاسان نییە مەدینە ساابەیەوە بوو ڕژێمەیوت ڕەنگە پێچەوانەکەشی بێ و ڕەنگە ئەسڵەن لەو بەینا خەڵکی تر مستەفید بێتەوە هون منە ڕەنگە ڕەوتی هەڵوێست مستەفید بندەوەی کە ئەو چونکە جەناب بۆ یەکشت بۆ میلێران و بیسەران ئەوە بکەین گۆڕان 25 کورسیەنە کە گۆڕان ئێستا خاوەنی 25 کورسی نیە کورسیەکانی دابەشە بەسەر هێزە و پۆزیسیۆنەکان هیچی نەچۆوەیەکی ئەو دەنگە ناڕازیە ئەو جا هەندێکی چوە بۆ نەوەی نوێ هەندێکی چوە بۆ ڕۆکی هەڵوێست لەبەرەوەی کە بەرەی گەل یەک جار بوو ینی بەژاری هەڵبژاردیان کرد بوو زۆر ینی بابەتەکە ڕوون نەبوو ڕاستە بەڵام دیارە ینی ئەگەر ئەو کورسیانەی ئەو هێزانەی تر کۆ بکەیتەوە هەرکات و ئەو کورسیانی کە وەختی خۆی گۆڕانی ناوێتی باش پێشبینی جنابەت چییە بوو بابەتی ئەوەی کە لە ڕابردووە باس ئەکرا بابەتی دیزاین دەستکاریکردنی دەنگەکان هاکردنی ئەو ئامێرە ئەلکترۆنیانە وڵای بابەتێکی زۆر جدی بوو لە سەرەتاوە ئەم جارە ئەم کێشانە حەلکراون یا هەر والله کاگی ئیسماعیل لە ڕاستیە زەماناتی 100% نییە چونکە جناب تەزانی بۆ نمونە دۆناڵد ترامپ کە لە انتخاباتی ڕابردوو ینی جەولەی پێشووتری کە سەرکەوت گلەی هەبوو دایان ڕووسەکان پشگیری ترامپیان کردەوە بۆی بێتەوە بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی هەندێک ببێ بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوجا مەسەلەن ئەمریکایەک بۆ هەموو پێشکەوتن و کەڵی تەکنۆلۆژیاوە گومان لەسەرەوە دروست بوو بێ حەقی هەر هێزێکی سیاسیە لێرەش مەسەلەن گومانی لەسەر بابەتی جیهاز و ئەوانە هەبێ ئەوەی کە انتخاباتی بە هەڵبژاردننی هەرێمی کوردستان بڕێک جیاوازتر بوو هەژماردنەوە بەدەستیش بوو ینی هەر بە ئیکتیفا بە جیهازەکە ناکرا فۆرمەکان پێچرێتەوە ببرێتە دەرەوەی سندوق جارێکی دیکە بە بەرچاوی نوێنەری هێزە سیاسەکان و کارمەندەکانی کۆمسیۆنەوە هەژمارەکرێ ئەکرا ئەگەر بێگومانم جارە شەر ئەوەیە کە جارێکی ینی جگە لە هەژماری جیهازەکە ئەوە بکرێ جارێکی تر بەدەست بژمێرێتەوە کە ئەوانە هەنگاوی باشن بۆی کە ئەو بێمتمانەی خەڵک دروست بووە بە بابەتی جیهاز و مابەتی هاکردن و ینی بە احترامیکردن بەڕێی خەڵک جۆرێک لە ساربوونەوەی بۆ هاونیشتیمانیان دروست کردووە لەوەی ڕۆڵیان هەیە لەوەی کە ینی جۆرێک لە بێمتمانەی بدەنە خەڵک لە بابەتی هەڵبژاردن چکە و ئیدعاەی کە ئەکرا بەڕێز کاک ڕێبین زۆرێک لەلایەنە سیاسیەکان ناڵێن زۆرێک بەڵام هەندێک لەو لایەنە سیاسیانە ئیدعای ئەویان نەکرد کە هەڵبژاردن هیچ لە بابەتەکە ناگۆڕێت چکە دیزاین کراوە چکە دەستکاری هەڵدەنگەکان کراوە ئەمە چەند کاریگەری هەیە لەسەر بابەتی ساردکردنەوەی خەڵک وڵی کاک ئیسماعیل خۆ دیارە ینی لە بابەتی دەستکاریکردنی جیهاز و هاکا کێ سوودمەند بوو چی هێزێکی سیاسی لە کوردستانە سوودمەند بوو هەر لەو کاتێک کە دکتۆر بەرهەم ساڵح ئەو ڕەوتەی دروست کرده بوو هاوپەیمانی و دواتریش انتخاباتی دوایەوە شەرکێ لێی سوودمەند بوو پارتی وەکو حیزب هەموو جارەکان بڕای وا بۆ ئێستش ینی داوای ئەوەیە کە هەڵبژاردن جگەل لە بابەتی ینی ئەسڵان هەر جیهازی تیانە بێ هەر بۆی کە نەزاهێتەکەی زۆر ئەوە بێ هیچ گومان و شکێک نەبێ چونکە لە ڕاستیە کاک ئیسماعیل هەر بۆ خۆشی ئینسان بیرەکاتەوە ینی ئیشی ئەم جیهازە چییە تۆ جارێکی تر بێنیتەوە بەدەست بیژمێری هەر خۆت بەدەست بیکەیتە ناوی دەکە و مەسەلەن ینی چی لە مەوزوعەکە ناگۆڕێ جارانی پێشوو بینیمانانی بەتایبەت دوو جار زۆر بەکارهێنرا بۆ لایەنێ لە عێراقیش لە مەسلحەتی خەڵک بکە خۆکەیان دیمەنەکە ڕوون بوو کاک ئیسماعیلانی بڕۆ سەیری دانیشتوانی ڕێژەی دانیشتوانی کورد بکە لە فەلوجە ڕەنگە لە 100 تێنەپەڕێ کورسی یەک دوو کورسیان هەبوو برادرانی یەکێتی بوو ینی مزاهرە و خۆپشاندانیان کرد بوو کابراویجە بفەرموو عفوان حەویجە ینی کابرایی وت ئەنی چی عگاڵ چۆتە ناو سندوق و شەڕوەڵاتۆتە دەرەوە بەستی و ئێمە دەنگماندا و دەنگ بۆ کورد چووە کە من بۆ کوین حەزەکەم هەموو جارەیار لەوێ ئەگەر عگاڵ بچێت و شەڕوا بێتە دەرەوە بەڵام قسەکە لەسەرەوەیە کە
باشترین چەکێکی هاوڵاتی لە هەموو سیستمێکی دموکراسیە بۆ گۆڕانکاری بریتە لە دەنگدا ئەو جا تۆی بەدڵ منی بەدڵ نییە خۆ بێ لەم 4 ساڵ جارات لە سەر سندوق بە من بڵێ کاکە تۆ هێزەکەت خراپە و حیزبەکەت خراپە داگەراوە دیزاین بکرێت ئەگەر ئەوەی کوردستان باش بوو لەبەرەوەی کە هەژماری دەستی کرایەوە و نوێنەرێکی هەموو کیانی سیاسی جەنابتەزانی لە ژوورەوەن مەسەلەن فۆرمێک کە دەنگێکی داوە بە هێزێکی سیاسی کە بە بەرچاوی کیانی سیاسیەوە دەڵێ مەسەلەن ئەوە فڵان لایەنە ناتوانرێ بە تۆپزی و بە زۆر سەحەکەی لا ببرێ و بکرێ بە لایەنێکی تر بۆیە من هیوادارم کە هەم زۆر ئیش بکرێت لەسەر گەڕانەوەی متمانەی هاو نیشتیمانی بۆ بابەتی پیرۆسی دیموکراسی چونکە بەدیلی پیرۆسی دیموکراسی وەڵبژاردن خراپ پێم خۆشە لە کۆتاییە ئاماژە بە پۆلێنی هێزەکان بکەی یەکەم دووەم سێم بۆ هەرێمی کوردستان وەڵاهی تقریبا هەرچەنە دیارە بڵێ بەڵام ڕەنگە یەکەم و دووهەمەکەی دیار بێ و جیاوازێکی زۆری شەبێ لە نێوان یەکەم و دووهەمەکە بەڵام ڕاستی لێ ناشارن و بابەتی سێهەم و ئەوانە بڕێ قورسە ینی ئەبێت چاوەڕێ بکەیت چونکە وەکوتم ڕەنگە ڕەوتی هەڵوێست سوودمەند بێت لەو بابەتی کە هەیە ینی مەبەستە ئەوەیە سێهەم و چوارم لە بینی نەوەی نیێ و ڕەوتی هەڵوێستا بێت بەڵێ ئەو من پێم وایە کە کارکتەرەکانی تا ئێستا کارکتەرەکانی نەوەی نوێ ئەو کارکتەرانە نین یان ئەو کاریگەریان نییە کە شاسوار عەبدولواحید هەیبووە لەوەی کە ئەو خیتابە توندە پۆپۆلیستی هەیە بووە و دەنگی پێکۆ کردوتەوە ئەو جا هەر چۆنێکە ینی بۆی نەچینەوە چونکە ئێستەوە حاضر نییە و غایبە کارکتەرەکانی نەوەی نوێن ناتوانن ئەو ڕۆڵە ببینین بە خوشکەکەشیەوە بۆ لەبەرەوەی کە علی حەمە ساڵح خۆی مەوجودە لە ساحەکەی ڕەنگە سوود لەوە ببینێەوە جۆرێکیش لە با بڵێن گرژی لە نێوانی ڕەوتی هەڵوێست و نەوەی نوێ هەیە بە مەوجودێتی شاسوار عەبدولواحید خۆشیەوە لە هەموو بابەتێکا من دڵنیام کە پارتی دیموکراتی کوردستان هێزی یەکەمەوە یەکێتی ئەبێتە هێزی دووهەم بەڵام ئەوەکەی تر بابەتی سێهەم و چوارەمە بێت لێ بگەڕین تاوەکو لە بابەت سوودانی و مالیکیە تەسەورت چۆنە بەڕێز کاکڕێبی تام چرکە ساتە سوودانی تقریبا بڕێکی باش پشگیر و لایەنگری بۆ خۆی کۆ کردوتەوە بەڵام سوودانی لەسەر ئاستی شیعی عێراقی پیاوێکی بەهێزە بەوەی کە دەسەڵاتێکی سەربازی زۆری هەیە بەوەی کە دەسەڵاتێکی مادی باشی هەیە بەڵام لەسەر ئاستی جەماوەریە مقتەدا سەدر پیاوێکی خاوەن جەماهیرێتە لە عێراقا وەکو پیاوێکی شیعە ڕەنگە مالیکی هێز و پارەی هەبێ لە عێراقا بەڵام مقتەدا سەدر شعبی بینیمان و کۆپشاندان ملیۆنیانە تا ئەم چرکە ساتە مقتەدا مەسەلەی هەڵبژاردن و بەشداریکردنوانی بایکۆت کردو جەنابیش دەزانین لیستی هەیە و ئەوانە بەڵام پشگیری هیچ لایەکی کرد هیچ کە هیچ لایەکیش ناکا و تقریبا و ئیش بووە کاوکو مەرجع بەدیلی ئایەتوڵا سیستانی بێ بەڵام ئەوەی کە تێبینی کراوە ئەم قووەتەی ئێستەی سوودانی قووەتە هێزە و پێشیا دیارەکە خۆزان نەرمی لەگەڵ سوودانیشا باشترە بینی لەگەڵ سوودانیا باشترە تا من پێم وایە کە ئەوە گۆڕاوە لەم تەعاملاتانەی ئاخیرا ئەو جۆرە لە پشگیری بۆ سوودانی نەماوە لە باشووری کوردستانی کەم پارتی دیموکراتی کوردستان باش چونکە با یەک جیاوازی بکەم لە نێوانی مالیکی و سوودانیا بۆی کە ئینەکە بۆ بینەران و بیسەران ڕوون بێت 2014 مانگی شوبات کە مالیکی بوجە و موچەی هەرێمی کوردستانی بڕی لەسەر تەلەڤیزیۆنی پەڵەمینەی بڕ بەڵام سوودانی ئێوە هینە مەسەلەن عەلەنی خۆی کردوانە ئەوان تری شاتین درێژیان بە مادا عەبادی و کێوانە بەڵام سوودانی بە فێڵەمانەکە ڕۆژێک بە ناوی ئەوەی لیستی موچە پیسە سێ ناو و دوو ناوی تایە پاکیکەنەوە ڕۆژێک بە سیدیم بۆمان بنێرن ڕۆژێ نەخێر سیدیم هەنایە بە لیز بۆمان بنێرن 1001 بیان و جا ئەو چیرۆکە وەکو ببورە بەرەو کۆتایەچێ بەرنامەکە ڕێک چیرۆکی تەعامل و مامەڵەی خۆمانمان لەگەڵ عێراق وەکو چیرۆکی ئەو بارمتانەی سەفارەتی ئەمریکای دوای دەسەڵاتی خومینی کە بە 444 ڕۆژ
ئازادیانکردن ئەویش کارگەشتە بەکارهێنانی ئەوەی هەڕەشەی هێز ڕەشەی هێز بەڵێ و سوودانی ئەمەی کرد لەگەڵ ئێمە بە ئێستەشەوە و بەشێک لەو تەنازولاتانی لەو تەڕاجعاتانشی کارێمی کوردستان کردوێتی لە پێناوی ئەوە بووە کە جۆرێک موچە بێت و ئەم برسیکردنە لەسەر خەڵک نەمێنێ بەڵام من دڵنیام لە دوای هەڵبژاردنەکان پارتی وێکێتی بەوەی کە ئیستحقاق و حەقی هەرێمی کوردستانە بوو بە تایبەتیش پارتی گفتوگۆ لەگەڵ ئەو لایەنەکە ئەو جاگەر مالیکی بێتە پێشەوە ئەمە لەگەڵ هەرێمی ینی شانسەکە بۆ مالیکی زۆرترە من پێم وایە لە ئێستاە ڕنگ نییە زۆر زاڵ بێ بەڵام هیچ ئەگەرێکی دووریش نییە ئێمە لایەندە پشگیری مالیکی بکەین. بەڵێ باش سوپاس دەکەم کاکە ڕێبین زەحمەتت کێشا ئەرکت کێشاکە لە هەڵەبجەوە تشریفت هێنا لەگەڵ ئێمە بەشداری ئەم گفتوگویت کرد بینەرانی خۆشەویست گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز کاک ڕێبین عەبدوڕەحیم کۆتایی پێهات لەگەڵ لەسەر بابەتی هەڵبژاردن و بانگەشەی هەڵبژاردن و چانسی کورد لە بەغداد ئێوەش بمێنن بەخێر.